بەڕێوەبەرەتی ئاسایشی سلێمانی لە ئۆپراسیۆنێکی سەرکەوتووە توانیان لە چەند ڕۆژی ڕابردووە دەستگرن بەسەر بڕێکی زۆر مادەی هۆشبەر کە لە چەند کەلوپەلێکی فیتەریە شارابەوە. ئەم کەلوپەلانە بەنیاز بوون لێرەوە لە شاری سلێمانی و بینێرنە دەرەوەی شار. بە سوپاسەوە بەشی لێکۆڵێنەوەی بەڕێوەبەرەتی ئاسایشی سلێمانی لە ئۆپراسیۆنەکەیە سەرکەوتوو بوو، توانیان لە ناو ئۆتۆمبیلێکە دەست بگرن بەسەر ئەو مادە هۆشبەرەیە کە بڕەکەی زیاتر لە 20 کیلۆیە. هەروەها دەستیان گرتووە بەسەر بڕێک مادەیەکەیە کە بەکاردێت بۆ دروستکردنی مادەی هۆشبەر. ئێمە وەکو بەڕێوەبەرەتی ئاسایشی سلێمانی بەردەوام لە ئەرک و فەرمانەکانی خۆمانین، بەردەوام ڕێگر دەبین لە هاتن و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە. بە سوپاسەوە بۆ سەرجەم بەشەکانی بەڕێوەبەرەتی ئاسایشی پارێزگای سلێمانی و بۆ هاوڵاتیان کە هەردەم هاوکارمان بوون. ئەو کەسانی کە گیرێن لە ڕەگەزیمیە زیاتر بەکارهێنەرن. بازرگان زۆر کەمن، ینی بازرگانمان زۆر کەم هەیە، بەڵام کاتی وا هەیە بۆ شاردنەوەی کارەکانی خۆیان ئافرەت بەکارهێنن بەداخەوە بۆی کە ئیشەکانیان ئاسانتر بڕوا بڕێەوە. ئێمە پێشتریش باسی ئەومان کرد نەک سلێمانی هەموو بگرە هەموو پارێزگاکانی عێراق، هەموو پارێزگاکانی عێراق بەهۆی ئەو بارودۆخە ئەمنیی کە ئێستا لە کاتی ئێستەیە هەیە کە سنوورمان بە سنووری زۆربەی وڵاتەکانەوە هەیە. سلێمانی من بڕوا ناکەم سلێمانی ببێتە مەزدەرێک، ئەگەر ببێتە مەزدەرێک پارێزگاکانی تریش بوونتە مەزدەرێک بۆ هێنان و بردننی مادەی هۆشبەر. مادەی هۆشبەر شتێکە خۆتان نەزان لە هەموو وڵاتێکە ئەکرێت، لە وڵاتە جلهێزەکانی دنیاە ناتوان ڕێگری لێ بکەن. لای ئێمەش وەکو هەموو شوێنەکانی تر، بەڵام ئیتر ئەوەیە ئێمە زیاتر ئۆپراسیۆنەکانمان هەیە، زیاتر دەستگیرکردنەکانمان هەیە و ئەوەی کە هەمانە ئەیخینە ڕوو بۆ ڕاگەیاندنەکان. بۆیە لەوانەیە لای ئێمە زیاتر بێ. هینا من بە قەنەعاتی خۆم ئەڵێم لەوانەیە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی عێراق زۆر زیاتر بێ لە ئێمە، بەڵام ئەوان نایخەنە ڕوو بۆ ڕاگەیاندنەکان. ئێمە ئەوەی کە هەمانەی خینە ڕوو.